ئەو حزبانەی کە 2 ساڵ بەر لە ئێستا پەرلەمانیان پەخست و ئەو حزبانەشی کە 2 ساڵە هەوڵی کاراکردنەوەی دەدەن ئێستا دەیانەوێت بەیەکەوە پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە. پارتی کە بەڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمانی بەو دۆخە گەیاند ئێستا قسەی جیاوازتر دەکەن. دەڵێن ئەگەر گۆڕان نیەتی ڕێکەوتنی هەبێت لە بڕی هەنگاوێک هەنگاو لێیان دەچینە پێش. ئێستا ئێمە لە بەردەم ئەوەین کە ئەم هەفتەیە لەگەڵ بژنەوەی گۆڕان ئەم بابەتە بە جددی مناقشە بکەین و دەرگای گفتوگۆ و نیەت پاچی تەواو بکەینەوە. ئەگەر بزوتنەوەی گۆڕان نیەتی گەڕانەوەی هەبێ بۆ پەرلەمان و نیەتی ڕێککەوتنی هەبێ ئێمە لە جیاتی هەنگاوێکی وان ئێمە هەنگاو دەچینە پێش. لە 2 ساڵی ڕابردوو لە هەموو شتێک زیاتر لە کوردستان کۆبوونەوەی حزبەکان ئەنجامدرا. زۆربەی کۆبوونەوەکانیش بۆ کاراکردنەوەی پەرلەمان بوو. ئەندامێکی کۆمیتەی باڵای ڕیفراندۆم دەڵێت ئەگەر سەرۆکی پەرلەمان بیەوێت دەتوانێت لە ماوەی 24 سەعات پەرلەمان کارا بکاتەوە. ئێستا ئەگەر بزوتنەوەی گۆڕان ئامادە بێت قەناعەتم وایە لە ماوەی 24 سەعاتی داهاتوودا بەڕێز دکتۆر یوسف و ستافی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەست بەکار دەبنەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمیتەی باڵای ڕیفراندۆم بەجیا تا دەی ئابیان دیاری کردووە بۆ کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان. تەنیا 5 ڕۆژیش ماوە بۆ کۆتایی هاتنی ئەو وادەیە. تا ئێستاش کۆبوونەوەی پارتی و گۆڕان ئەنجام نەدراوە. دیاریش نییە قسەی گۆڕان بۆ کاراکردنەوەی پەرلەمان لە ئێستا چی دەبێت. ئەو هەفتەیە پێدەچێت زم و جۆڵەکان لە هەموو کات زیاتر بن بۆ کاراکردنەوەی پەرلەمانە، چونکە لەو هەفتەیە هەموو ئەو وادانە کۆتایی دێت کە بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دانراون. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.